ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول ساڵی 1961 بۆ 1975. لە کتێبی ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلولدا ئەو شەو ڕۆژانەی کە بابرسێتی و توێنێتی و مانگوێتی لەژێر ڕەهێڵەی گولە تۆپ و بۆردمانی فڕۆکەدا پێشمەرگە بردوێتێ سەر لە پێناو ڕزگارکردنی گەلی کورد و خاکی کوردستان. بنیادنانی یەکەم بنکەی بێتەلی گەڕۆکی شۆڕشی ئەیلول، پێکاندنی فڕۆکەی هۆکەرهەنتا، داخوازەکانی سەرۆک مستەفا بارزانی لە بەعز بە ناوی کوردەوە، ڕێکەوتنامەی عەبدولسەلام عارف و کورد. سەرجەم دەبنا کورتە چیرۆکێکی مێژووی شۆڕش و ژیانی پێشمەرگایەتی. لە کتێبی ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلولدا چەند کورتەباسێک لە ڕووداوی ڕۆژانی پێشمەرگایەتی پێشکەش بە دڵسۆزانی کورد و ڕاستی پەروەرانی نەتەوەی کورد دەکەین. ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلولدا. ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول، ڕۆژانە لە ڕادیۆی سلێمانی پێشکەش دەکرێت. ڕۆژانێ لە مێژووی شۆڕشی ئەیلول لە نووسین و خوێندنەوەی شەوکەت مەلا ئیسماعیل حەسەن. ڕۆژانە بەر لە شۆڕشی ئەیلول لە ڕۆژی 22/1946 کاتە کۆماری مەهاباد دامەزرا، مەلا مستەفا بارزانی و 2000 چەکداری بەرزانی گەشتنە مەهاباد. بوون بە هێزێکی سەرەکی بۆ پشگیریکردن و پاراستنی کۆماری کوردستان لە مەهاباد. ئەمەش بووە هەنگاوێکی دیکەی گرنگ بۆ چەسپاندن و بەرەو پێشبردننی هەستی نەتەوایەتی لە سەرجەم کوردستانە. سەرکۆمار قازی محەممەد فەرمان ئەدار بە دانانی مەلا مستەفا بارزانی بە سەرکردەی سوپای شۆڕژێری کۆماری مەهاباد بە پلەی جەنەڕاڵ. دوای هەرسی کۆماری مەهاباد، ڕێپێوانەکەی مەلا مستەفا بارزانی و هەڤاڵانی لە بەرزانەوە بەسەر سنووری تورکیا و لە ناو ئێرانەوە هەتا سەر ڕووباری ئاراز 52 ڕۆژی خەیاند. لە خێزانی شێخەکانی بارزان بێجگە لە سەرۆک مەلا مستەفا بارزانی، یەکەم سلێمان شێخ عەبدولسەلام شێخ محەممەد بەرزانی، دووهەم عەلی محەممەد سدیق شێخ محەممەد بەرزانی لەگەڵ ئەو بارزانیە جۆمێرانادا بوون کە لە ڕووباری ئاراز پەڕینەوە بۆ بەری رووسیا. جارێکیان لەم باسەدا بارزانی فەرمووی لەو بەری ڕووباری ئاراسەوە مەخفەرێکی رووسی تەقیان بەناو ئاوەکە و بەسەر ئێمە دەکرد بۆ ئەوەی نەپەڕینەوە، بەڵام ئێمە گوێمان پێ نەدان. سلێمان شێخ عەبدولسەلام بارزانی یەکەم کەس بوو لە ڕووباری ئاراز چووە ئەو بەر. منداڵترین چەکدار لە خەڵکی ناوچەی بەرزان مەلا عەبدوڵڵا زێوەیی و عەبدوڕەحمان یەحیا بیەیی بوون. هەندێک لە بەرزانەکان مەلایان نەدەزانی بارزانی نەمر لەم بارەوە فەرمووی ئەو ژمارەی بەرمن کەوتبوون لەبەرەوە دەمپەڕانەوە و خۆم لەبەری ئێران مامەوە هەتا دوا چەکدار لە ئاوەکە دەرباز بوون. جا خۆشم بە مەلا چوومە ئەو بەر. لە ناو مەخفەرەکە ماینەوە خواردنی قورس و چۆریان نەئەداینێ، تەنیا شۆربای زۆر ڕوون و چای گەرم، بێ نان و سەمون. برسێتی و سک بە پشتۆ نووسان و ئەو پەڕیماندوێتی و کەشەنیمان پێوە دیار بوو. دوای چەند ڕۆژە کە ڕیخۆڵەکانمان بوژایەوە بەرەبەرە چێش و شۆربایان پێ ئەداین. بارزانی و هەڤاڵانی لە ساڵی 1940 هەتا ساڵی 1958 لە سۆڤێت مانەوە. شێخ ئەحمەد بارزانی و بنەماڵەی شێخی بەرزان لە خواروی عێراق بەند و دەست بەسەر و ئاوارە بوون. کاتێک کە شێخ ئەحمەد بارزانی لە ناسرێ زیندانی دەبێت، بارزانیەک باڕەکەوێکی لە بەرزانەوە بە دیاری بۆ دەبا. لێ دەپرسێ ئەم باڕەکەوت لەکوێ گرتووە؟ لە وەڵامدا دەڵێ لە چیای شیرین. ئەمیش پێی دەڵێ ئەم باڕەکەوە لە قەفەزەکەیدا زیندانە و تۆ هێناوتە بۆ لای من و لێرە جارێتر لە ناو بەندیخانە زیندان دەبێت. حەز ناکەم دوو جار زیندان بێ. پێم خۆشە بیبێتەوە بۆ بەرزان و لە چیای شیرین ئازادی بکەیت. کابرای بەرزانی فەرمایشتەکەی جێبەجێ دەکات.
ڕێپیاوانەکەی بارزانی کشانەوەی بارزانی و کێشانەوەی هێزە چەکدارەکەی دوای هەرسپێهێنانی کۆماری مەهاباد لەژێر پەلامار و هێرش و شاری سوپای عێراق و تورکیا و ئێران و فڕۆکەی جەنگی بەریتانیا لە کوردستانەوە بەرەو ڕووباری ئاراس و بەناوشی و دۆڵ و قەتپاڵ و لوتکەی بەفرینی کوێستانەکانی کوردستانی باشوور و باکوور و ڕۆژهەڵاتە بە برسێتی و ژیانی پڕمەترسی مێژونووسەکان خستوانەتە ڕیزی پیاوانە گەورەکەی ماوسی تۆم و لە ڕیزی کشانەوەی هانیپاڵی دێرزەمان دانراوە. بارزانی جارجار باسی ئەو کشانەوەی دەکرد کە زۆر جار بە شەو ڕێگان دەگرتە بەر لە ناو چەکدارەکانە وارە دەکەوت هەندێکیان بەدەم ڕێگاوە خەویان لێ دەکەوت. لە ماوەی ئەو ساڵانەی بارزانی و هەواڵانی لە ڕووسیا بوون کورد بە تێکرایی سوپاسگوزاری ڕووسیا بوون و تیۆری مارکسیزم لینینیزم جێ سەرنجی زۆربەی ڕۆشنبیرانی کورد بوو. نووسەر سیامەد مەحموود سێلکی لە کاروانی سەرفرازیدا چاپخانەی پاک هەولێر 2006 بە چێژەوە ئەم باسەی داڕشتووە. لە 15 چواری 1940 هێز و خێزانەکانی بارزانیان خاچی ئێران بەجێ دەهێڵن و دەگەنە گەلی چیای گادەر لە سێگۆشەی سنووری ئێران عێراق تورکیا لەژێر چاودێری شێخ ئەحمەد بارزانیا هەموو خێزانەکان دەگەڕێنەوە بۆ ناو خاچی عێراق و جارێکی دی دەکەونەوە ژێر زۆم و زۆرداری و جوانمەردی دام و دەستگای ڕژێمی پاشایەتی عێراق. لە ناوچەی گەلی چیای گادەر 526 چەکداری لە خۆبوردە و گورجگۆڵ و شەڕکەر و لە کوردایەتیدا قاڵبوو لەژێر فەرماندەی مەلا موسا بارزانیدا بەرەو قۆناغی پڕمەترسی و تەڵەزگە و برسێتی و سەروەری هاوەر بەرەو سنوور ڕووسیا کەوتنە ڕێ. مەلا موسا بارزانی لە گەلی گادەر چەند وشەیەک ئاڕاستەی چەکدارەکان ئەکات. دەفەرمێ لە پێناو پاراستنی مافی ملەتی خۆمان ئێمە بەرەو ڕێگایەکی سەخت و دژوار دەچین کە ڕەنگە لە قۆناغی خەباتی ڕابردوومان دژوارتر بێ یان پڕ بێ لە سەرما و گەرما و برسێتی و لەم بار و دۆخەش لە ئێوەوە نزیکتر مردن و کوشتنە چونکە لە هەموو لایەکۆ دوژمن هەوڵ ئەدات لە ناومان بەرێ. هەر کەسێ پێی بکرێ و لە توانایدا هەبێ ئەم زەحمەت و تاڵێ بچێژێ ئەو کەسە برای ئێمەیە و مردن و ژیانمان پێکۆ دەبێ. ئەگەر کەسێکیش لە توانایدا نەبێ ئەم بارەگرانە هەڵبگرێت من پێم خۆشە نێت و گلەی لێ ناکەین. هەموو جەنگاوەرە خەباتجێڕەکان ئامادەی خۆیان دەربڕی کە هەتا مردن لەگەڵ بارزانیدا بن. ڕێپیاوانی هات و نەهات لە گەلی گادەرەوە بەرەو ڕووسیا دەستی پێکرد. لە گەلی گادەر بە ڕێگەی سێ گۆشەی سنووری ئێران، عێراق، تورکیا چوونە ناو خاشی تورکیا و لێوە دەربازی باکووری ناوچەی بەرزان بوونەوە. لە ناوچەی بارزان بەشی هەرە زۆری گوندەکان سووتێنرابوون و بەرد و دار و کوچ و کەڵەکیان وێران کرابوو. هێزەکانی سوپای عێراق شان بەشانی بردومانی فڕۆکە جەنگیەکانی بەریتانیا لە هەموو لایەکەوە دەستیان کرد بە ئەنجامدانی ئۆپۆراسیۆنی سەربازی بۆ سەرناوچەی مزوری ژوورو کە بارزانی و چەکدارەکانی بۆ حەوانەوە کاتێل لەوێ جێگیر بوون. شەڕ و پێکدادان دەستی پێکرد. دوای 4 ڕۆژ بارزانی هەتا ڕۆژی پاشت چاوەڕێ ئەکەن و کە لاوکۆ هەر ناگەڕێتەوە ناچار ڕۆژی پاشتر میرحاج ئاکرەی بۆ هەمان بەبەست بەڕێ ئەکەن بۆ ئەو بەر ڕووبارەکە. لەبەر برسێتی و نەبوونی خواردەمەنی تەندروستی زۆربەی بارزانەکان ئاڵۆز دەبن. ناچار دەست ئەکەن بە خواردنی ڕەگ و سەلک و بنچی هەندێک گژوجای ئەو ناوە. ڕۆژی 1940 جەنەرال مەلا موسا بارزانی و 518 چەکداری بارزانی بە سەرفرازی لە ڕووباری ئاراس دەرباز بوون. ئەمەش دوای ڕوبەرووبوونی لەشکر و تۆپ و تارەی سێ وڵاتی داگیرکەر و فڕۆکە جەنگیەکانی بەریتانیا چەندین داسانی زێرین لە مێژووی میلەتی کووردا تۆمار دەکەن. ئەم ڕێپیاوانەی بارزانی و هەواڵەکانی لەو کاتانەدا جارێکی دی ناوی کورد و کوردستانی بە دەوروی وڵات گەیاند
کە میلەتی کوردی بندەست مافی خۆیانە بۆ وەدیهێنانی مافی نەتەوایەتیان تێبکۆشن. لە سەرەتادا ژمارەی بارزانەکان 526 چەکدار دەبێت. 6 جەکداریان شەهید دەبن و 2 دیکەش برینەکانیان زۆر سەخت ئەبێ لە گوندێکی کوردستان دەمێننەوە و دوای چەند ڕۆژێ ئەم دوانەش دەبنە قوربانی لە پێوانی سەرفرازی. بارزانی زۆر بە چێژەوە ئەم ڕووداوەی دەجێڕایەوە. لە کاتی کشانەوە مێژوویەکەی بارزانی و هاوڵەکانی و ڕۆشتنیان بەرەو رووسیا هەمویان زۆر ماندوو و برسی دەبن. لە ناوچەی شکاک لا ئەدەنە گوندێک بارزانی دەچێتە ماڵێک خاون ماڵ زۆر بە گەرمیەوە پێشوازیان لێ دەکات و لە دیوەخاندایان دەنێ و ئەچێتە دەرەوە. دوای ماوەیەک دێتەوە ژوورەوە میوانەکان بە پەنجە سەرژمێر دەکات. جارێک تر دەچێتەوە دەرەوە دوای کاتژمێرێک دێتەوە ژوورەوە دیسان بە پەنجە سەرژمێرانەکا و دەڵێ خازانشن نان هاتووە ڕاتەوە دەرەوە و نان هەر دیار نابێت. جاری سێهەم دێتەوە ژوورەوە ئەڵێ تەک بدەن بەیەکەوە خازانشن ئەوە نان هات. بەم شێوەیە کابرای خانەخوێ هەتا نان حازر دەبێت چەند جارێک بە پەنجە سەرژمێرانەکە ئەم هاتوو چۆ و سەرژمێریە ماوەیەکی زۆری خانە و بەڵام لە دوایە نان و خوانێکی ڕێک و خۆشیان پێشکەش دەکرێ و بەرەو ڕووباری ئاراس و سنوور و رووسیا دەکەونەوە ڕێ. دوای گەشتنی بارزانەکەم بۆ ناو خاشی رووسیا بە ماوەیەکی کەم ڕژێمی رووسیا هەمویان پەروازە دەکا و لە ناوچە جۆر بە جۆرەکانی رووسیا بڵاو کرانەوە. تەنیا بارزانی و چەند پاسەوانێکی تایبەتی لەگەڵ مایەوە و لە مۆسکۆ گوزەرانی دەکرد. ئەوانی دیکە هەریەکان بەلایەکە ڕەوانەکران. بارزانی بۆی جێڕامەوە کاتێ لە مۆسکۆ دەبێت میری خانوویەکی بۆ دابین دەکا هەروەها ئافرەتێکیش بۆ خزمەتکردنی ماڵەکە. هەموو ڕۆژێ کە بارزانی گەڕاوەتەوە ماڵەوە هەستی کردووە کەلوپەلەکەی پشتێنراوە و دەستکاری کاغەز و نووسینەکانی کراوە. تێئەگات ئەو ئافرەتە بە ناوی ئیشکردنەوە بۆ کارە هەڵدەسێت لەبەر ئەوە دەریەکە. شۆڕشی تەموزی 1950 و گەڕانەوەی بارزانی بۆ عێراق. لە پرۆگرام و پێڕەوی پارتیدا ویسرا ڕێبازی نەتەوایەتی و کوردایەتی لەسەر بنچینەی مارکسیزم بڕوە. هەوڵەکانی بارزانی بۆ ڕوونکردنەوەی کوردایەتی و جیاوازی لەو ڕێبازە زۆر کەوت لەسەر بارودۆخی بۆ پەیدابوونی سەرەتای دووبەرەچی لە بیر و بۆچوونەکاندا. ئەمە جگەل لە تۆمەتی دەرەبەگایەتی و کۆنەپەرستی خسەسەر ڕێبازی مەلا مستەفا بارزانی دواتر ئەم تۆمەتانە پوچەڵ دەرچوون کە بە دەرەجای شۆڕشی ئەیلول و بەڕەزامەندی بارزانی چەندان لایەنی چەپڕە و حزبی شیوعی و عەرەب و تورکمان لە سارانسەری کوردستانە ئازاد بوون و خزمەتی ئامانجەکانی شۆڕشی ئەیلولیان نەکرد بوو بە یەکەم بەندی پرۆگرامی خەباتیان. گەڕانەوەی بارزانی و هەواڵەکانی بۆ عێراق. لە دوای بەرپابوونی شۆڕشی 14 تەموزی ساڵی 1958 بەیاننامەی لێبوردن بۆ بارزانی و هەواڵەکانی دەرچوو. دوای 12 ساڵ دەربەدەری لە ناو رووسیا بارزانی و هەواڵەکانی گەڕانەوە بۆ عێراق و میری خانووی بۆ بارزانی دابین کرد لە ناو بەخە. سەرجەم کورد و پارتی بەم گەڕانەوەی بارزانی زۆر دڵخۆش بوون و دووبارە گەشانەوە و لە نووسینەکانیان نازناوی زەعیم ئەشعب کوردی مەلا مستەفا بارزانیان بڵاو دەکردەوە. بە تایبەتی لە ساڵانی 1959 تا 1960 عەبدولکەریم قاسم بەو بایەخ پێدانەی بارزانی نائارام بوو. لە هەمان کاتە دەسوپێوەندەکانی ڕەژیم نازناوی ئەزەعیم ئەوحەد زەعیم ئەشعب عێراقیان لەکان بە ناوی قاسمەوە جموزۆڵی پارتی لە گەشەکردن و پەرستاندنا بوو. بە بەردەوامی
کۆبوونەوەیان ساز دەکرد لە ناو بەغا و بە سۆرەکاتی مەلا موسڵا بارزانی. عەبدولکەریم قاسم ئەمەی بەدڵ نەبوو، کەوتە تەشقەڵە پێکردنی پارتی و سەرکردەی پارتی. لەلایەکی دیکۆ تورکیا لە لای خۆیەوە سەدان ڕۆشنبیری کوردی گرت و لە بەندیخانە توندی دەکردن. ئێرانیش بە هەمان شێوە کەوتە هەلەکە سەما و دڵە لەرزە و ڕاودونانی ڕۆشنبیرانی کورد لە ڕۆژئاوای ئێراندا. لە ناو عێراقیشا ڕژێمی قاسم خۆی ئەخواردەوە لە پارتی و لە کورد. بارزانی هەستی بە ناپاشی ڕژێم کرد، ناچار بەغای بەجێهێشت، ڕووی کردەوە ناوچەی بارزان. عەشایر و ئاغاکانی ناوچەی سۆران لە مانگی تەمووزی 1961 بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان دژی ڕژێمی عەبدولکەریم قاسم ڕاپەڕینێکی بێسەروبەریان ئەنجامدا. لە دوای سەرنەکەوتنی ڕاپەڕینەکەی عەشایر و ئاغاکانی ناوچەی سۆران شەوی 11 مانگی تەمووزی 1961 هەردوو ئەندامی مەکتەبی سیاسی پارتی عومەر دەباوە و عەلی عەبدوڵڵا چوون بۆ لای بارزانی لە گوندی شانەدەر. مارکسیزم یان کوردایزم. کاتێ مامۆستا هەمزە عەبدوڵڵا سکرتێری پارتی دیموکراتی کوردستان بوو، خۆی و هەندێک لە ئەندامانی میمسین چەپڕەو بوون. لە پرۆگرامی ناوخۆی پارتیا نووسیبووان سوودوەرگرتن لە بیرروباوەڕی مارکسی لینینی. بارزانی نەیدەویست پارتی ببێ بە ململانێکەر و پێشبڕکێکەری حزبی شیوعی. دەیفەرموو هەر ئەندامێ بڕواو بۆ چوونی کۆمۆنیستانە بێ با بچێتە ناو حزبی شیوعیەوە. دەیفەرموو هۆکارەکانی ئاین و کۆمەڵایەتی و نەبوونی کارگەی گەورەی پیشەسازی لە کوردستانە ئەمڕۆ بربەستە لە بەردەم مارکسیزمە. ئەو کاتە لە بڕگەی سێهەمی بەرنامەی پێدالکاو نووسرا بوو کە سوود لە تیۆری زانستی مارکسیزم لینینیزم وەربگیرێ لە مەیدانی خەباتی سیاسی و هەڵسەنگاندنی بارودۆخی کۆمەڵایەتی. ئەمەش بێ ڕەزامانی بارزانی داڕێژرا بوو، بۆ هۆی ناکۆچی لە نێوان بارزانی و میمسینی پێدارکافە. دواتریش لە نێوان بارزانی و میمسینی مالومەدا بێ بڕانەوە و بێ کۆتایی ئەم جیاوازی ئایدۆلۆژیە مایەوە. بارزانی دەیفەرموو هەر کوردێک بیرروباوەڕی مارکسیەتی لاپەسەندە ئازادە و دەرگا لەسەر پشتە بچێتە پاڵ پارتێکی مارکسی، بەڵام دەبێ ئەندامانی پارتی بیر و ڕای کوردایەتی بخەنە پێش هەموو شتێک. هەڵگر و پێشخەری دابوونەریتی کۆمەڵایەتی و نەتەواتی کورد بگرنە ئەسۆ. ئەندامانی پارتی دەبێ مامۆسای کوردایەتی بن، بێ جیاوازی لە نێوان چینەکانی نەتەوەی کووردا. ڕێزگرتن لە ئامۆژگارەکانی ئاین چ قورئانی پیرۆز چ وتەکانی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم قاڵکەر و پاکەرەوەی ویجدانە و پوختەکەری خوڕەوشی مرۆڤە و سوودوەرگرتن لە پەندوبا و هەڵبەستی شاعیرەکانمان بزوێنەر و قوڵکردنەوەی هەموو هەستێکمانە. گوندی هاوچەرخ لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ئەیلولی پیرۆز لە ساڵی 1961دا عەبدولکەریم قاسم وەک مفاوەزات ئاگاداری بارزانی کرد کە لە ناوچەی بارزان شارۆچکەیەکی هاوچەرخی بۆ دروست دەکات و 800,000 دینار موچەی ماگانەش بۆ خۆی و پاسەوانەکانی تەرخان دەکرێت. بە مەرجێ خۆی و چەکدارەکانی لەو شارۆچکەیەدا نیشتەجێ بن و چەک فرە بدەن. بارزانی هیچ بایەخێکی بۆ مەرجانە نەدا و پشتگوێی خست. کاتێ ڕژێم دڵنیا بوو بارزانی هەر شوێن بیرروباوەڕی کوردایەتی و دیموکراتی کەوتووە و داخوازەکانی پشتگوێ دەخات و خەریکی جموجۆڵی کوردایەتیە، ڕۆژی 15/1961 هێزی ئاسمانی دەستی کرد بە بۆردومانکردنی گوندەکانی بارزان و ڕێزان و شانەدەر. بارزانی لەگەڵ 6 چەکدارا ڕووی کردە چیای پێرس و دەستی بە ئەنجامدانی پلانی بەرگری کرد. دوای تێپەڕبوونی ماوەیەک بەسەر ئەو بارودۆخەی ئەو کاتەدا مەکتەبی سیاسی لە گوندی مالومەی سەر بە ناوچەی ماوەت جێگیر بوو.
بارزانیان لە دێرزەمانەوە. لە پێناوی ئازادیدا مەرجیان ناخۆشتر بووە وەک لە ژیانی ژێردەسێی و ملکەچی. لەو کاتەدا چەکدارەکانیان چیاکانیان دەگرتە بەر و دانیشتوانی گوندەکانیش لە کێوە گەردنکەشەکانی دەوروپشتی خۆیان داهاتی دوورە دەستیان ئاوادان دەکردەوە و بەرهەڵەستی چەپا و تاوانی هێزی دەوڵەتیان دەکرد. سەرودڵی ئاسوودیان بەخۆیانەوە نەئەدی وەک هەموو کوردان بەشیان سەر لە شێوان و ئاوارەیی و شەرمەسەری بوو. ئەمەش هاوشێش و هاوشانی ڕەنج و خەباتیان بوو. لەگەڵ ئەم ناهەمواریانە ڕۆژگاریان بردوۆتە سەر و وردی سەر زمانی تەواوی گەلی کورد و وڵاتانی دەوروبەر بوون. لە قەرەمانەتی و ئازادیدا هەڵگری ئاڵای ئازادی و سەربەستی نەتەوەی کورد بوون. بەردەوام هێزەکانی سوپای دەوڵەت بە بیستنی ناوی مەلا مەسفا بارزانی و بارزانیان لەرزیان لێدەهات. چەندەها کات و ڕۆژگار بەرزانەکان خۆیان فەرمانڕەوای ناوچەکەی خۆیان بوون. دوور لە دەسەڵاتی میری. هۆزەکانی بارزانیان بریتی بوون لە بەڕۆژی نزاری، دۆڵەمەری، مزوری، شێخانی، هەرچی بنەجێ. دانیشتوانی گوندی بارزان لە بنەماڵەی مەلا مەستەفای بارزانی سربەهۆزی بەڕۆژی. دابوو دەستوری شێخی بەرزان. شێخی بارزان و موریدانی شێخی بەرزان لە بارودۆخی هەداری و ئاشیدا چەک هەڵناگرن، واتە چەک ناکەنە شان و هیچ مرۆڤێ بە چەکەوە ناچێتە ناو خانەقای بەرزانەوە کە شوێنی ئیستیخارە و واسوخواسی تەریقەتی نەقشی و ئامۆژگاری ئاینیە و لە پاڵیدا سەرنجڕاکێشانی ملەتی بەرزان بۆ سەردانەواندن و ملکەچ نەکردن بۆ زوڵم و زۆری فەرمانڕەوایی هاوکات. درۆ دەلەسە نەخوازە لە بەناوی ئاینەوە لای شێخ و موریدانی لە ڕێزی کفردایە و بگرە زیاتر. لە ناو خانەقادا گاڵتە و گەب نییە. زەوی و زار مڵکی هەمووانە. وەی لەوەی جوتیارێکی ئازابێ و ئەو پەڕی سوود لە زەوی وەربگرێ. ژن و ژنخوازی دەبێ بە ڕەزامەندی هەردوو لابێ، کچ و کوڕ و بە مارەیەکی ڕەمزی. لە ناوچەی بارزان گیر و گرفتی کۆمەڵایەتی بەدی ناکرد لە ناو عەشایرەکانی بارزاندا. بۆیە هیچ خێزان یان کۆمەڵە کەسانێک لە بارزانیان ناوچەی بارزانیان بەر نەداوە و گوایە چوبن بۆ ناوچەکانی دیکەی کوردستان و لەو شوێنانە جێگیر بووبن. ژن بە ژن، گەورە بە بچووک یان بچوو بە گەورە لەسەر پشتی بێشکە کزمارەکردن لە نێوان عەشایری بەرزانیدا لە دێرزەمانەوە ڕووی نەداوە و لە ئارادا نییە. پەیوەندی سیاسی و ڕۆشنبیریانەی شێخی بەرزان لەگەڵ گەورە پیاوانی کووردا لە ناوەوەی وڵات و دەرودراوسیانی وڵاتە نەپچڕاوە. خوا لێ خۆش بوو شێخ عەبدولسەلام شێخ مەحەممەد بەرزانی بە شێوەیەکی دادپەروەرانە پەیوەندی ئابووری و کۆمەڵایەتی نێوان دانیشتوانی ناوچەی بەرزانی دەبر بەڕێوە. حاجی و حاجیان لە ناو بارزانیدا زۆر کەمە لەبەر دوو هۆی سەرەکی. یەکەم نائەمینی ڕێگەی هاتوچۆ بە ناو حکوومەتدا، دووهەم کەمی پارە و پول لە ناوچەکەدا. سەودا و مەعامەلە زیاتر بە ئاڵوگۆڕ و شتگۆڕینەوە بۆ و ئەوەندەی توانی بێتیان لە کڕین و فرۆشتنە پارەی حکوومەتیان بەکار نەدەهێنا. بە پەرایان دەگوت شتە پیسەکە. شەل و شەپک ڕاوچۆغەی بەرزانیان گیرفانی بەرداری نییە و هەڵ نەدووراوە. ماڵاتیان لە ناوەوەی سنووری ئەرز و ئاوی خوا نادەلەوەڕێن و ئەگەر بێچەک و بێ زۆرەمەلی شوان و گاوانی عەشیرەتەکانی دراوسیان باتنایە ناو پاوان و لە وەڕگەی ئەمانەوە بە فەرمانی شێخی بەرزان ڕێگریان لێ نەدەکرا. تەلاق و دەست لێبەردانی ژن و مرد ئاسەواری نییە و بە جۆرەی ئامارێک کە عەبدولموهەیمن شێخ سلێمان بارزانی تۆماری کردووە لە مێژووی بەرزاندا تەنها 7 ڕووداوی ژن و تەلەقدان سەرژمێر کراوە. جیابوونەوەی ژن و مرد زۆر دەگمەنە، بە دیاردەیەکی نەبوو دائەنرێ. پیاوەکان سربەستن هەر کاتێ بیانەوێت لە ژنێ زیاتر بێنن، بە هیچ جۆرە خەبەر هەڵ نابەستن و قەفەز و چەتر و سەیوانی بۆ ناکەن.
سۆشالیستی سەرەتایی الئیشتراکیە البیداییە شێخی بەرزان و بنەماڵەی بارزانی خاوەنی هیچ پارچە زەویزارێ نین. زەویزار و دێهات لە دێرزەمانەوە دراوەتە دەست جوتیار و ئاتاج و مرید. لە نزیک هەر گوندێکەوە ئەمبارێک دروستکراوە بۆ کۆکردنەوەی داهات و بەروبوومی زەوی و بە شێوەیەکی ناوکۆیی سەرەتایی ئیشتراکی بیداییە لە ناو هەمویانە دابەش ئەکرێ و بە جۆرەی پێویست و سەری خێزان و ماڵ و میوان و دیوەخان. زەویزار بە شێوەی تەسەڕف مڵکی جوتیار و فەلاحە. بەشی ساڵی داهاتوش تۆ لە ئەمبارە دەمێنێتەوە و کاتی زەوی چێڵان و تۆکردن سەر لەنوێ بە شێوەیەکی ناوکۆیی سەرەتایی بەسەر جوتیارەکانە دابەش دەکرێت. لە کاتی مازووچنینەوەشتا ژن و پیا و هەرزەکاران و دەستەکچان دەچن بۆ مازووچنینەوە. هەر گوندە لە ئاقاری خۆیدا دواتر مازۆکە کۆمەڵ دەکرێ و بە جۆرەی ژمارەی مازووچنەکان بە یەکسانی بەسەریانە دابەش دەکرێت. ئەو دێهاتیە یان ئەو جوتیارەی دەوێ ژن بێنێ ڕەزامەندی هەردوو لایەن بۆ یەکتر مەرجێکی سەرەکیە. بە هەرەوەست خانوویان بۆ دروست دەکرێ و زەویان بۆ دیاری دەکرێ و دەبێت بە ماڵ و مڵکی ئەم خێزانە نوێیە. تۆ لە ئەماری گوندەکە وەردەگرێ و گازوتی پێدەدرێ و ژمارەیەک ئاژەڵی دۆشەنیشی بۆ دابین دەکرێت. هەرەوەست دەورێکی باڵا دەبینێ لە کاتی زەوی چێڵان و تۆکردن و درونەوەی دەغڵودان و خان و دروستکردنە. لە ناو بارزانیانە شێخایەتی بە ویراسە و بۆمانەوە نییە. لە کات و زەمانی شێخ عەبدولسەلام بارزانی گەورەوە هەتا شێخ محەممەد بارزانی و شێخ عەبدولسەلامی بارزانی کوڕی دوجار شێخ ئەحمەد بارزانیەوە پلەی شێخایەتی لەسەر بنەمای لێهاتوویی و ئیلهام و سروش بوو. بە پێی ئەو تایبەتمەندیانەی دوای وەفاتی شێخ محەممەد شێخ عەبدولسەلام بارزانی لە سەرەتای سەدەی بیستەمە شێخ عەبدولسەلام بارزانی کوڕی بووە بە سەرۆک عەشیرەتی بارزان و شێخی تەریقەت. بەهۆی کردارێکی خیانەتکاری لە ڕۆژهەڵاتی کوردستان دەزیر دەکرێ و تەسلیم بە هێزێکی سوپای عوسمانی دەکرێ و لە ساڵی 1914 لە شاری مووسڵ لە سێدارە دەدرێت. کاتێ بەرەو پەتی قەنارەی دەبەن دەفەرمێ خۆتان بەسەر بە کوشتنی من کورد لەبن نایەت. لە دوای وەفاتی شێخ ئەحمەد بارزانی میلەتی بارزان بە دەنگ و ڕادەربڕین بە شێوەیەکی دیموکراسی شێخ محەممەد خالید بارزانیان هەڵبژارد بە سەرۆکی عەشیرەتی بارزان نەک بە سفەتی شێخی عەشاری بارزان. واتە لە دوای کۆچی شێخ ئەحمەد بارزانیەوە هیچ مرۆڤێکی دیکە لە ناو عەشاری بارزانە ئیلهام و سروشی بۆ نەهاتووە کەلی بوەشێتەوە شایانی پلەی شێخایەتی بێ و پێی بۆترە شێخی بارزان. ئێستا جارێ پلەی شێخایەتی لە ناوچەی بارزان نییە و هیچ کەسێ ئەو شان و شەوکەتەی لە خۆ نەگرتووە. تەبایی و هەستی برایەتی لەقەکانی عەشیرەتی بارزان لە دێرزەمانەوە وەگێک بەرەباب پێکەوە دەچین بێ شەڕ و ئاژاو و ناکۆشی بۆ هیچ مەبەستێکی ڕامیاری و ئابووری و کۆمەڵایەتی و زەویزار و ناتەبایی لە نێواندا ڕووی نەداوە. هەروەها لە مێژوودا باز نەکراوە لەقێ لە عەشیرەتی بارزان چوو بێتە پاڵ دوژمنی کورد و نەیاری بارزانیان چ لە زەمانی عوسمانیدا چ دوای دروستبوون و هاتنەکایی حکوومەتی عێراق چەکی دوژمنیان دژ بە یەکتر نەکردوتە شان و نەبیستراوە دانیشتوانی گوندێ لە ناوچەی بارزان پەنابەرنەبەر ناوچەی عەشایرەکانی دەوروپشتی ناوچەی بارزان وەک زێباری ڕێکانی و هەرچی و برادۆست کە زۆر جار بە پلانی دەوڵەتی عوسمانی و ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق ناکۆچی خراوەتە نێوانیان. لەگەڵ ئەوەشدا تا ئێستا نووسەرێکی زێباری یان ڕێکانی کتێبێکی نەنووسیوە دژ بە بارزانیان و دژ بە کورد و پوچەڵکردنەوەی شۆڕشەکانی عەشاری بەرزان کە بەشێکی گرنگە لە فیدەکاری نەتەوەی کورد و بۆ وەدیهێنانی مافی ژیان مافی نەتەوایەتی و خۆیبوونی کورد و کوردستان.
پاراستنی ژینگە و زیندەوەر. بارزانیان لە سەردەمی شێخ محەممەد بارزانی باوکی مەلا مستەفا بارزانیەوە هەتا ئەمڕۆ ڕاوەماسی و ڕاوی کە و کۆترەکێوی و قەتێ و باڵندەی تر و حیوانەکێوی و ئاسک و کەروێشک لە مای گوڵانە و کاتی جوودگرتن و زاوزێ بۆ ماوەیەکی دیاریکراوە قەدەخەیە. لە سەرانسەر ناوچەی بەرزاندا هەروەها ڕاوی کە و قەتێ و بە ساچمەزەن و تاپڕ سەرانسەری ساڵ قەدەخەیە. تەنها بە داو و تەپکە دەبێت ڕاوکردن. شێخ ئەحمەد بارزانی دەیفەرموو ئەگەر بە ساچمەزەن یان تاپڕ ڕاوی کە و قەتێ و پەلەوەری دیکە بکرێ لەوانەیە هەندێ مەل تەنها ساچمەیەکی بەرکەوت بێ و بتوانێت ڕابکات و لە کونە بەرد و ناو گژوجا خۆی پشارێتەوە و دواتر مردار دەبێتەوە. ئەمەش دەبێتە کارێکی بەوەزەن بەرامبەر ژینگە و ئاکارێکی بێویژدانیشە و جانبەخشە. مەلا مستەفا بارزانی سەبارەت بە گژوجا دەیفەرموو هەر گژوجایەکی سەوز مەڕووبزن بیخوات ئەگەر مرۆڤیش لە کاتی ناچاریا بیخوات زیانبەخش نییە بۆ جانی مرۆڤ. لە چای شیرین و هاوینە هەواری سەری هورێ لەژێر چاودێری خوارە خۆشبوو شێخ ئەحمەد بارزانیە دەیان گولیلکەی کێوی و گژوجیا و پیازۆک و گوڵی کێوی بۆ خۆش و هەمە چەشنە پارێزراوە و لە هاوینە هەوارەکانی دیکەی لە ئەو ناوچەیە گوێزراونەتەوە بۆ چای شیرین و سەری هورێ. بەشی زۆریان بۆ مەبەستی حەکیمی و پزیشکی بەکاردەهێنرێت. شانبەشانی چاوەنداز و زاخاو دەرەوەی چاو و سەر و مێشک و سافکەر و ئارامی بەخشە بۆ هەستی دەروون. لە هاوینە هەواری چای شیرین و سەری هۆرێ بە بەرد و چیمەنتۆ شوێن بۆ ڕەن و بەفر و چاڵە بەفر دروستکراوە بۆ گڵدانەوە و پەسمەندەکردنی بەفری زستان هەتا دەمەدەمی کژی پاییز چۆڕاوگەی بەفرا و جۆگەی بەفرا و بە بەردەوام بە بەردەمی ڕەشماڵ و کەپرەکاندا گوزەر دەکات. چوونە ناو باسەکەوە کورتەیەک لە سەربوردەی ژیان. بۆ زانیاری خوێنەری هێژە ناوم شەوکەت ئیسماعیل ئاغای حاجە حەسەن ئاغای سەلیم ئاغایە. باوکم بە مەلا ئیسماعیل ناسراوە. لە ڕۆژی 22/1937 لە شاری سلێمانی لە گەڕەکی سابوونکەران لەدایک بووم. خوێندنم لە قوتابخانەی سەرەتایی گۆیژەی کوڕان و ناوەندی و دواناوەندیشم لە شاری سلێمانی تەواو کردو. دوای تەواوکردنی دواناوەندی لە ساڵی 1950دا لە بەغا لە کۆلێجی پۆلیس وەرگیرام. ژمارەی قوتابیانی پۆلی یەکی کۆلێجەکە لە سەرەتادا 30 خوێندکار بووین. لەمانە 5 قوتابی کورد و ئەوانی تر عەرەب بوون. لە ناو ئەو نووسراوەی ناوی هەموو قوتابیەکانی هاوخوێندەکەمی تێدایە بە ناونیشانی ئامەریە قوات ئەشورتە سەیارە ئەمەر ئیداری 519 ڕۆژی 2/6/1960 نووسراوە. لە تەموزی هەمان ساڵدا لە تاقیکردنەوەیەکی زمانی ئینگلیزیدا بە یەکەم دەرچووم. دەبوایە بنێردنامە بۆ لەندەن بەڵام ناناردم لەبەر ئەوەی کورد بووم. کوردێکی دیموکراسی خوازم. لە دوای دەرچوونم لە کۆلێجی پۆلیس لە بەغا بە ناونیشانی مەعاون مدیر شورتە لە هێزی پۆلیسی گەڕۆک قوات ئەشورتە سەیارە دامەزرام. پاش ماوەیەک فەوجەکەمان ڕەوانەی مووسڵ کرا لەوێشەوە خۆم و فەسیلەکەم نێردراین بۆ گوندی هەرن لە نزیک ناحەی بیرەکەپرە لەسەر ڕووباری شین زەی گەورە. بە جۆرەی فەرمانی میری دەبوایە ڕووی سەنگەرەکانمان بەرەو بارزان بووایە. لە سەمتی ڕۆژهەڵاتی گوندەکە کارەکەم بە پێچەوانەی فەرمانی میریەوە جێبەجێ کرد. لە ڕۆژئاوای گوندەکە سەنگەرەکانم لێدا و پشتی سەنگەرەکانم کردبووە ناوچەی بەرزان. ئەو کاتە گوندی هەرن بریتیبوو لە 4 گەڕەک و 1 موختاریان هەبوو. مەلای مزگەوتەکەی هەرن جارجار سەردانی گوندی بەرزانی دەکرد. کە دڵنیا بووم کوردێکی پاک و خاوێنە داوام لێ کرد بەخوا لێخۆشبوو شێخ ئەحمەد بارزانی ڕابگەێنێت من کوردم و خەڵکی سلێمانیم وابزانێ هێزێکی دۆست لە هەرنە نەک هێزێکی سەر بەمیری. لە وەڵامدا بە هەمان مەلەدا فەرمووبووی کە دیتمان ڕووی سەنگەرەکانی نەکردوتە ئێمە زانیمان لێپرساوی ئەو هێزەی ناو
گوندی هەرن دەبێ کورد بێ و دەبێ کوردێکی پاشی